بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەتان ڕادەوەستین لەسەر باسکردن لە چەمکی یاشتی لە ئیسلامدا. زانین ئیسلام تا چەند واتای ئاشتی دەگەیەنێەوە، پەیامی ئاشتی هەڵگرتووە. زۆر جار ئەمە دەوترێت کە ئیسلام پەیامی ئاشتیە یا هەڵگری پەیامی ئاشتیە. بزانین ئەمە چۆنیە لە ئیسلاماوە، چۆن هاتووە، چۆن لەگەڵ قۆناغە جیاوازەکاندا هەوڵدراوە ئاشتی لەلایەن ئیسلام و مسلمانانەوە بەرپا بکرێت. ئەوەی کە ئیسلام بۆ کۆمەڵگەی خوازێ چۆن پیادەیەکە وەک ئاشتی، لەگەڵ بەڕێز دکتۆر نەسڕەدین تۆفیقانەبی زانایانی شرۆڤەیەم بابەتاکەین. سەرەتایی بەرنامە بەگەرمی بەخێراتنی بەڕێزیانەکەین. مامۆستای بەڕێز بەخێر بێن. زۆر سپاستانەکەم، سپاس بۆ ئەم دەرفەتەوە ئەم بەرنامەیە. بەخێر بێن دووبارە. سپاس دەکەم. مامۆستای بەڕێز، چ پەیوەندیەک لە نێوان ئیسلام و سەلامدا هەیە، یعنی ئاشتیدا هەیە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرەتا ئەپارڕێمەوە لە خوای گەورە کە هەموو لایەکمان لە ئەم پەتاو نەخۆشیە بڵاو بۆتەوە لە جیهاندا، هەموو لایەکمان بپارێزێ، کوردستانی خۆشەویست بپارێزێ، مسلمانان بپارێزێ لە ئەو نەخۆشیی کەوا تەشەنەی کردووە. هیوادارم مسلمانانیش ئەو ڕێو شوێنەی کەوا وەزارەتی سەحا داوێتی بە خەڵکی و مامۆسایانی ئاینیش تەوجی خەڵکیان کردوێتەوە، خەڵکی پابند بێ بۆ ئێوە، بۆ ئەوەی هەموو لایەکمان ئینشاءالله بە سەلامەتی لەو نەخۆشیە دەرچین ئینشاءالله تعالی. کاک عەباسی بەڕێز ئەو پرسیارەی جەنابت سەلام و ئیسلام و ئاشتی، ئیسلام و سەلام و سیلم و ئەم دەسەواژانە لە ڕاستیە بە پێچەوانەی تەسەووری زۆرێ لە خەڵکیەوە کەوا تەسەوور ئەکەن کە ئیسلام ئاینی شەڕ و کوشتار و جەنگە. سەرپا ئیسلام ئاینی ئاشتیە، ئاینی برایەتیە، ئاینی ڕەحمەتە، ئاینی سۆزە، شوێن کەوتوەکانی هەن ئەدا بۆ برایەتی و ئیسلامەتی و دینداری و خۆشەویستی یەکتر و نەفرین ئەکا لە شەڕ و کوشتار و ماڵوێرانی. هەر بۆی ئەگەر سرنج بین حتا کەلیمەی ئیسلام و سەلام و سیلم ئەم دەستەواژانە هەمووی ئەسڵەکەی ئەڕاتەوە سەر کەلیمەی سێ وشە، سین لام میم، سەلیمە. بەو شێوەیە کە مشتەقاتی ئەم کەلیمە بنەڕەتەکەی ڕاتەوە سەر یەکشت کە بە معنای ئارامی، مطمئینی، ئیستیقراری، دامەزراوی، هێمنی، هێوربوونەوە. کەواتە هەم ئیسلامیش لە سیلم و ئاشتیەوە هاتووە، بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام شوێن کەوتوانی هەنداوە لەسەر ئاشتی و ئاشتەوایی و سیلم و دووربوون لە شەڕ. ئەو ئاەتش کە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. ئەگەرچی زۆربەی مفسرین ادخلوا في السلم كافة واتە ئیمانداران بڕۆنە ناو هەموو چڵ و بەلەکانی ئیسلامەتی، واتە ئیسلامەتی بە گشتگیری وەرگن، عەقیدەتەن و ئەخلاقن و خولوقن معامە هەموو شتێک. و هەندێک مفسرینش فەرمون معنای سلمیشی لێوەرئەگیرێ کە مسلمانان ئێوە باڵ ڕابکێشن بۆ ئاشتی، بچنە ناو ئاشتیەوە، ئاشتی قوبوڵکەن، لەگەڵ ئاشتیا بژین. بۆیە بە شێوەیەکی گشتی ئاینی پیرۆز ئیسلام شوێن کەوتوانی هەنداوە لەسەر ئاشتی و ئاشتەوایی و لەگەڵ ئاشتیایە و سیلم و ئاشتی و ئیسلام و سەلام تێکەڵ بەیەکن و ئەسڵەکەشیان یەکشتە. زۆر باشە مامۆستا، ئەمە چۆن لەناو کۆمەڵگایە پیادە کراوە؟ ینی ئاینی ئیسلام چی کردووە تا بە شێوەیەکی کردداری ئەم ئاشتیە لەناو کۆمەڵگە و تاکەکانی کۆمەڵگەیە بچەسپێنێ وەلی بەهرەمەند بن؟ ئاینی پیرۆزی ئیسلام لە تەوجیهاتە پیرۆزەکانیە شوێن کەوتوەکانی هەنداوە بە هەموو شێوازێک بۆ ئەوەی ئاشتی بڵاوکەنەوە، بۆ ئەوەی خۆشەویستی بڵاوکەنەوە، بۆ ئەوەی پیادەی خۆشەویستی و ئەمن و ئاسایش و ئیستیقرارکەن لە وڵاتە. سەرەتا یەکێ لە ناوە پیرۆزەکانی پەروەردگار سەلامە. ولله الأسماء الحسنى فادعوه بها. بناوە خۆشەویستەکان، بناوە بەرز و جوانەکان بانکەن لە خوا. یەکێ لە ناوەکان سلامة. هو الله الذي لا إله إلا هو الحي القيوم، هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام. ناوی پەروەردگار سەلامە کە سەلامەتی و ئاشتی و ڕەحمەت و مهر ئەڕژێنە بەسەر مرۆڤەکانە
کە بەهۆی ناردنی ئەو ئیسلامەوە کە ڕەحمەتە مرۆڤەکانی سەلامەت کردووە لە هەموو ئافات و بەڵاو دەردێک کە ئەخلاقی بێ عەقیدەیی بێ کە زۆر خەڵک لەو دنیادا تووشی نەکبەتی و سەر لێ شێوایی بوو بەڵام بەهۆی صفەتی سەلامی پەروەردگارەوە کە ویستوێتی مرۆڤەکان لە دەست ئافات و بەڵاکان ڕزگاریان بێ پەیامێکی جوانی بۆ ناردوون. پەروەردگارمان یەکێ لە صفەتەکانی سەلامە. پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام هەڵگری ڕایەی سەلام و ئاشتی و ئاشتەوایی بوو هەمیشە. بۆیە ئەفەرمێ ئەنە ڕەحمەت مهدات، من یەک پارچە ڕەحمەتم. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ شەڕ نەهاتووە، پێغەمبەری شەڕ نەبووە، وەکو قورئانیش کە ئەفەرمێ وما ئەرسەلناکە إلا ڕەحمەة للعالمین، بۆ بەزەی هاتووە حتا بۆ ئاژەڵەکانیش بۆ پەلەوەرەکانیش، یعنی ئەگەر هاوڵێکی ئەزێتی تەیرێکی دابێت و ڕەبووە لە هاوڵەکەی. پێغەمبەری خوا پێغەمبەری ئاشتی و ڕەحمەت و بەو شێوەیە بووە. حتا یەکێ لە ناوەکانی بەهەشت سەلامە، لەهم دار السلام عند ربهم، بەهەشتێکێ لە ناوەکانی سەلامە، داری ئاشتیە، داوری هێوربوونەوەیە، داری ئیستیقرارە و دەستەواژەی سەلام لە بەهەشتا زۆر بەکاریە. تەحیەتهم فیها سەلام، یعنی سەلامکردن و خۆشی و ئاشتی و سۆز و میهر دەربڕین بۆ یەکتری لە بەهەشتا. دعواهم فيها سبحانك اللهم، دعواهم فيها سبحانك اللهم وتحيتهم فيها سلام. تحية أهل بهشت سلامة، لا بهشت لا يسمعون فيها لغوا ولا تأثيما إلا قيلا سلاما سلاما. آشتي وهيوري وخوشي وكامراني نبي لبهشت نابيستري. أما همو أما جيبو أوي كإسلام هان ما ندال سر السلام. حتى لفرمايشتك في غنبري خواه صلى الله عليه وسلم أفرمي لا تدخلوا الجنة حتى تؤمنوا، يو الناس نبهشتا إيمان داري ساغ نبن، ولا تؤمنوا حتى تحابوا، إيمان داري ساق جنابن تا يكتان خوش نبي. ألا أدلكم على شيء إذا فعلتموهم تحاببتم، شتێکتان ئاگادارکەم ئەگەر بیڵێن ئەبێتە مای خۆشەویستی لە نێوانتانە و بەهۆی شەوە بن ئیماندارێکی ساق و دەچنە باشت. ئەفشوا السلام بینەکم، زۆر سڵاو لە یەک بکەن، زۆر ئاشتی بەخشنەوە بەیەکە، ڕقتان لە یەک نەبێ، بغض و چینە و ڕق و چینە بەرایەتی و دوژمنایەتی و تەعەسوب لە ناو یەکا بڵاو مەکەنەوە، ئاشتی و میهری وەفا لە ناو یەکا بڵاوکەنەوە. بۆیە ئینسانی ئیمان سەرکە حتا لە نوێژا بەڕێزم، لە نوێژا ئینسانی مسلمان لە تەحیاتا سەلام لە پێغەمبەری خوا، السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته، السلام علينا وعلى عباد الله الصالحين. هەمووی سەلامە ئەم ئیسلامە، سەلامە دەیتەوە. السلام عليكم بلاي راسا، السلام عليكم بلاي چەپا، یعنی لە عیبادەتا لە نوێژە ئەگەڕێتەوە ناو خەڵکیش هەر سەلامێنێتەوە. بۆچی هەندێک جار بە پێچەوانەوە مسلمان تاکی مسلمان وێ نادەکرێ؟ هەندێک جار مەسەلەن دەوترێ ئەم کەسە کە مسلمانە شەڕانگیێزات توندڕەوە چوزانم تیرۆریستە، یعنی بۆچی ئەمە ڕوئەدا لە کاتێکە ئەم تاکە لە بنەڕەتدا پەیامەکەی داوای لێگا هەڵگری ئاشتی بێ، هەڵگری سلم بێ، ئەوە ئینسانە جوانە بێ کە ئەمە توانین بڵێن دوو سەبەب هەیە. سەبەبێکیان هەر بە ئەنقەس هەندێک لە دەستگا ئیعلامیەکان یا لە دووەلی عوزمایە لە خەڵکی تریان ناحەز بە ئیسلام یانەوێت تەمسیلی ئیسلام و مسلمان وا بکەن کە شەڕەنگێزە، کە ئیرهابیە، کە پیاوکوژە، کە ئیسلام حەزی لە ئاشتی نییە. بەشێکی ئەو جانیبەیە کە ناحەز بە ئیسلام یانەوێت ئەم وێنە پیشاندن. ئەتوانین ئیعترافیش بەوە بکەین بەشێکیشی هەیە هەندێک مسلمانی ناحاڵی خۆی وا تەمسیلەکە بە جوانی لە ناوکرۆکی ئیمان و ئیسلامەتی تێ نەگەشتووە، مامەڵەی زبر ئەکا. لەبەرەوە هەردوو لایەنەکەی هەیە، هەندێکی ناحاڵی بوونی هەندێک مسلمانە لە تەعامل لەگەڵ غەیری خۆیان غەیری مسلمانە. هەندێک جارەیە مسلمانەیە مع الأسف، یعنی ڕێز و حرمەتم هەیە هەر لەگەڵ مسلمانە، هەر لەگەڵ مسلمانی برای خۆیان غەیری یعنی دینەکەی تریش نییە بەتون توژی مامەڵایەکە. ئەمە ناحاڵی بوونە لە ئیسلامەتی و لە دینداری. بەشتر عامەکەشی کە ئەوەی لە دەستگای ئیعلامیەکانە و غەرب و یاچی هەر بە ئەنقەس بۆ تەشویهی ئیسلامەکە وێنای ئیسلام و ئاکەن کە ئەنەما خوێن و دەمار و وێرانی و ماڵکاولیە. بۆی ئاینی پیرۆزی ئیسلام هەرگیز تەمەنای شەڕی نەکردووە. ئاینی ئیسلام تەمەنای شەڕ ناکە. حتا ئەو ئایەتەی کە باز لە قیتالەکە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. سيري دستواجي وهو كره لكم، يعني طبعا جنگتان لسر فرس كرا قتال بكن ديار أبيش سببي كاتي خوي هي شويني خوي هي سببي خوي هي مبرري خوي هي كبو ردي ظلم ودفاع لمظلومين بوشي ويجنا
ئیبتیداءەن نییە ئەوەش دیسان بەڵام چەسپاندنی ئاشتیە کە دواتر ئینشاءڵڵا مەجال بوو ئاماژەی پێکەین بەڵام مەبەستم لە دەستەواژەی سیر کە پەروەردگار چۆن باز لە فیترەتی مرۆڤەکە ئەفەرمێ کوتیبە عەلەیکم القیتال وهو کڕه لەکم جەنگتان لەسەر فەرز کرا پێشتان ناخۆشە واتە فیترەتی سەلیمی مرۆڤ جەنگی پێ ناخۆشە ئەو مرۆڤەی کە عەقڵی سەلیم بێ دەرونی ساغ بێ مرۆڤێکی فیترەت پاک بێ جەنگێ بێ پێ ناخۆش بێ قورئان وا وەسفی مرۆڤەکە وهو کڕه لەکم شەڕ و ئەوانە پێ ناخۆش حتا فەرمایش تێگەیە کە زۆر جار هەندێک با بڵێن بە غەڵک بینیان لێ داوەتەوە مانە و شەرحیان لێ داوەتەوە ئەوەی کە فەرمێ واعلموا أن الجنة تحت ظلال السيوف ئەمە هەندێک جار بۆ ئەوەی گەنجەکان حەماسەت و بۆ جەنگ و بۆ جیهاد و بۆ هین ئەمانە بەس وەرە ئەم حەدیسە سەرەتاکەشی بێنە ڕەبتی کە لەگەڵ کۆتاییەکەیە پێغەمبەری خوا فەرمێ لا تتمنوا لقاء العدو لا تتمنوا لقاء العدو ئەی ئیمانداران هەرگیز ئاوات نەخوازن بگەین بە دوژمنان حتا ئەمە لە کاتێکە دوژمنان هاتوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ناچاری کە دیفاع لە مەدینە و لە شار و خاچی خۆی ئەویش دەرچووە دیفاعەکە لەگەڵ ئەوەشا فەرمێ ئاوات مەخوازن بگەین بە دوژمنان ئەمە لوتکەی داواکردنی ئاشتیە ئەو هاتووەتە سەریشت تۆش چەکت پێ ئەویش پێتە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ بە هاوڵەکانی لا تتمنوا لقاء العدو ئاوات مەخوازن بگەین بە دوژمن شڕ باش نییە ئەی چی ئەی پێغەمبەری خوا وەسئەلوا الله العافیە چەند شیرینە داوا بکەن خوا سەلامەتیمان بە قسمەت کە داوا بکەن خوای گەورە ئاشتیمان بۆ بەرقرارکە نەدەستمان بچێتە خوێنی کەس دەستی بچێتە خوێنی ئەگەر چی ئەمە لەسەر حەقین ئەگەر چی ئەوان کافر و بێباوەڕ و مشریکن بەڵام لا تتمنوا لقاء العدو واسألوا الله العافية اینجا ئەفەرمێ بەڵام ئەگەر توش بوون فاصبروا ئارام بگرن بزانن ئەو کاتە کەوا بەهەشت لە ژێر سێبەری شمشێرەکانتانایە کاتێک کە دوژمن هەر شەڕی پێفرۆشتی شەڕیە بەڵام ئەسڵ کەواتە لێنەمە ئۆگەی ئەگەینە دەرئەنجامێک ئەسڵ لە ئیسلامە ئاشتیە ئەسڵ لە ئیسلامە خۆشی و ئاوەدانی و ئیستیقرار و ئەمن و ئاشتیە حرب و قیتال حاڵەتێکی تەواوی زۆر باشە ئەم ئەسڵە چی لێ دێ لە کاتێکا کە با بڵین بەرامبەرەکەت ئەوەی ناوێ بەرامبەرەکەت کێشت بۆ دروستەکە بەرامبەرەکەت وەکو جەنابەت وتت تۆ کەسێکی تەرکیز لەسەر ئاشتیەکەی بەڵام ئەو لێت تێکەدا مەسەلەن پێغەمبەر و هاوڵان و مسلمانان چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانایە بەڵێ ئەگەر ئاینی پیرۆزی ئیسلام شەڕی ناوێ لەگەڵ شەڕانی لەگەڵ ئاشتی و ئیسلامەتی لەگەڵ ئیسلام لەگەڵ ئاوەدانی و ئەمن و ئیستیقرارایە شەڕ حاڵەتێکی تاریئە لە ئیسلامە لەبەر لە چەند حاڵەتێکە ئەبێ یا عولەما فەرموون استناد بو آياتك فرمي أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير أما باز لظلمة كمسلمانان كظلم ليكرا ويا فرمي آياتك فرمي وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين كواتا اللي راك أو جنابت بو برسالك جنابت كفرمي قال أو هالشر أو هالشر كرد أو رات سرد آلي رايتر قرآن حسميكا أفرمي إيوش بجنقن لقل أو كسانا كوا جنقتان لقلاكن وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم يعني كابلا أتكو جي يتسر مال خاكد آود نشتيمانت باشا شرد لقلاك ممكن معقولة تقولي تبقري أبي دفاع على خوتكي بويا أفرمي إيوش جنجان لقلها بكن يا لبيناو دفاع كردن لخاكو أو دفاع لخوته بو رد عدوانه يا دفاع على حريات مروفكان لمستضعفين وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان الذين يقولون ربنا أخرجنا من هذه القرية الظالم أهلها واجعل لنا من لدنك نصيرا واجعل لنا من لدنك وليا واجعل لنا من لدنك نصيرا أما يعني بو باز بو تحرير وآزاد كدني مروفكان لجير شوسانة ويستمكارانا كاغر الإسلام لصلاة بدفاع يعني ليبكان كواتل لو كاتا شرط في دفروشن رد عدوان ببيتوا بيدن نبيتوش ويا دفاع لين إلا غير أو آيني بيروز إسلام آيني آشتية آيني برايتية آيني خوشويستية
چونکە دەستەواژەی هەموو ئاەتای قورئانیەکان ئەوەمان پێڵێن کە ئاینی پیرۆزی ئیسلام پێی خۆش نییە جەنگ بەرپابێ. ئەگەر ئیزن بەی ئەو ئاەتەی کە لە سوورەتی ئەحزابە خوای گەورە کە باسی ئەحزابمان بۆ سوورەتی ئەحزاب کە باسی جەنگی غەزوی ئەحزابمان بۆکە ئەعراب کۆبنەوە دەشتێکیەکان کۆبنەوە بە هاوکاری بەنی قوڕەیزەیش کە ئەحەدیان هەیە لەگەڵ پێغەمبەرەوە هەڵیەوەشنەوە هەموو کۆبنەوە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بن بەسەر مەدینە. یعنی قورئان وصفێکی جوانی مەشهەدەکەمان جوان پیشانەدا ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا اذكروا نعمة الله عليكم إذ جاءتكم جنود فأرسلنا عليهم ريحا وجنودا لم تروها وكان الله بما تعملون بصيرا إذ جاءكم من فوقكم ومن أسفل منكم وإذ زاغت الأبصار وبلغت القلوب الحناجر وتظنون بالله الظنون هنالك ابتلي المؤمنون وزلزلوا زلزالا شديدا. باسی دیمەنێک کە زۆر ترسناکە هەموو بێباوەڕان هاتوونەتە سەر مەدینە یانێ بن بەسەر مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دەوری مەدینە ئێوە دیفاعکە. بەڵام مەبەستم ئەوەیە لە دوای ئەم ئاەتانەوە کە غەزوەکە ڕوونادا خوای گەورە ڕەشەبا ئەنێرێتە سەر کافران و بێباوەڕان و مەعەسکەری ئەحزاب هەموو کۆبوونەتەوە هاتوون بن بەسەر مەدینە و خێمەکانیان تەفروتون نابوون و خوای گەورە شەڕێ لە کۆڵ موسڵمانانە کاتەوە. تعقیب بە دوای ئەمە هەر لە سوورەتی ئەحزابە ئەم ئاەتەکە خوێندمەوە ئاەتی 9 لە ئاەتی 25 خوای پەروەردگار وەکو منەتێ بەسەر ئیماندارانە فەرمێ وەڕەد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال. يعني جوان تیا ئەوەی ئەخوێنرێتەوە کە پەروەردگار کە ئیسلام کە موسڵمان ئەبێ شەڕی نەوێ. خوای پەروەردگار ئەفەرمێ کافرانی بەقین و بغزی خۆیانەوە گەڕاندەوە هیچیان دەست نەکەوت ئەفەرمێ خوای گەورە نەیهێشت ئێوە تووشی شەڕ و خوێن بن دەسی ئەوەی گرتەوە لە شەڕ وكفى الله المؤمنين القتال. کەواتە پەروەردگار شەڕی ناوێ ئیسلام شەڕی ناوێ. ئەمە لە سیاقی منەتکردنە بەسەر پێغەمبەر و ئیماندارانە وكفى الله المؤمنين القتال. خوای گەورە بەسە بۆ ئەوەی نەیەڵێ موسڵمانان و پێغەمبەرە شیرینەکەی بکەونە ناو شەڕ و کوشتارەوە بە ڕەشەبایە خۆی مەعەسکەرەکەیان تەفروت و نائەکا و ئەچن واز لە شەڕەکەین و شەڕەکە جێڵن و کافران. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام شەڕی ناوێت. بەڵێ هەڵوێستی مسلمانان چێگر داوای ئاشتیان لێکرا. بەڵێ ئاەتێکمان هەیە بە سەراحەت ئەمر بە ئیمانداران ئەکا کە ئەگەر داوای ئاشتیتان لێکرا ئێوە بچن بەدەم ئاشتیەوە. ئەفەرمێ پەروەردگار لە سوورەتی ئەنفال ئاەتی 61-62 ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله إنه هو السميع العليم وإن يريدوا أن يخدعوك فإن حسبك الله هو الذي أيدك بنصره وبالمؤمنين. ئەم ئاەتە لە سوورەتی ئەنفال هاتووە پێشتر باسی شەڕە. یعنی حتا ئەگەر لە شەڕی شابوون حتا ئەمە لە باسی حاڵەتی تەبیعیە نییە بڵێت تۆ هەر ئاشتیان لەگەڵا بکە. حتا ئەگەر لە شەڕی شابوون لەگەڵیانە ئەوان هاتنە سەرتان شەڕ بەرپا بوو بە سەبەبێک ئەگەر لەو کاتانە ئێوە داوای ئاشتیتان لێکرا ئاشتیان لەگەڵا بکەن. وئین جەنحوا للسەلمی واتە ئەگەر مەیلیاندا بە ئاشتی ئێوە ئاشتیان لەگەڵا بکەن. وئین جەنحوا للسەلمی لها وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله. يعني أما أمر بو بيغمبر صلى الله عليه وسلم وبوها إيمان دارك تا ڕۆژی قیامەت لە هەر کاتێکا بەرامبەرت دەستی ئاشتی درێژ کرد لە کاتی شەڕە ئەبێت تۆ قبوڵی ئاشتی بکەی بە پێچەوانەی ئەوەوە کە هەندێک موسڵمان واتێگەن کە مادەم تۆ لەسەر حەقی مادەم تۆ خوای پەروەردگار حەقە و خالقی ئەرز و ئاسمان و تۆش عەبدی خوایت و پەیامێکی بۆ ناردوویت و پێغەمبەر حەقە ئیتر تۆ حەقی توتر نابێ کەس هەبێ هەمووی بتوێنیتەوە. لەکوێی قورئانە ئەمە هاتووە ئەمە وا دەڵێ. ئەمە تێگەشتێکی سەقەتە بۆ ئاەتە قورئانیەکان. ئاەتە قورئانیەکانە بێ ڕەبت کرێن بە یەکەوە اینجا لە ناوکرۆکی ئاەتەکان تێگەین و لە بابەتەکان بۆکو خۆی بەڕوونی وێنەکە ئەدا ئەکا نەک ئاەتێک بۆ بچڕین بە تەنها دەریکەین و وابزانین وایە. بۆیە واجبە لەسەر ئیمانداران کاتێکە بەرامبەرەکەشی شەڕی لەگەڵا کردی مەیلی ئاشتی کرد تۆش مەیلی ئاشتی بکەی. حتا ئەگەر سەرنج بەی ئەفەرمێ وئین یوریدوا ئەن یەخدعوکە فئین حەسبەک الله. یعنی حتا لەو کاتەشا کە ئەوان مەیلی ئاشتی ئەکەن تۆ ئەبێ ئاشتیان لەگەڵا بکەی ئەگەر
نيتيشيان وابو لم آشتيا بتخلطين انتو هر أيكيت فإن حسبك الله خوا بشتيوانت وإن يريدوا أن يخدعوك أجر ما بس نيتيشيان أو بفعل بلم آشتيا فإن حسبك الله نالي توبرو نيتيان تحقيق ربدانا نيتيان آشتيا فعل دليكن فرميتو هر آشتيا كيكي فإن حسبك الله خوا أو خوايا كوا بشتيواني توي كردوا بخوي بقوتي خوي وبإيمان داران و ليروا ئەتوانین بچینە سەر بابەتی سڵحی حودەیبیەش کە ئەوەی زۆر گرنگە ئاماژەی پێ بدەم شتێک سەرنجت ڕایکێشن لەو سڵحەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سوپایەکی بێچەکەوە یعنی ئیتر ئەمە بە تەواوی مانای ئاشتیە ئەمە چۆن هاگەر کەمێک لەسەری هەڵوێستە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ساڵی 6 کۆچیا ئەوێ بچێ بۆ مەککە لەگەڵ کۆمەڵە لە هاوڵانە کە تا ڕادەیە چەک و ئەسلحەشی ئەو زەمانەشیان پێ ئەبێ ئەیانەوێ بچن عومرە ئەنجامدەن بۆ بچن حەجکەن عومرە ئەنجامدەن بۆ مەککەی پیرۆز کە چەند ساڵە لەوێ لە خاکی باوباپیرانیان دەرکراون دەڕۆن تا ئەگەنە شوێنێک پێ دەوتری حودەیبیە لەوێ نوێنەری قوڕیشیەکان دێن سەهلی کوڕی عومەیر دێت سوهەیلی کوڕی عومەر دێت لەوێ ئەکەونە قسە و مناقەشە و ئەوانە وەڵێ من ڕێتان پێ نادەین بێن نابێت و بەو شێوەیە و بەهانەیان پێگرن و بەو شێوەیە شەڕ بە پێغەمبەر ئەفرۆشن صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا لەگەڵ سوهەیلا ڕێگەکەوێ لەسەرەوەی 10 ساڵ ئاشتی بێ نە ئەمانی لاقیان بە ئەوانەوە بێ نە ئەوانی لاقیان بە ئەمانەوە بێ لە کاتێکە هەر ئەوان دوژمنایەتیان نەکرد قوڕیشیەکان خۆ مەعلومە هەموو کەس دەزانێ ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵانان لە ماڵی خۆیان دەریش کراون باشە لەسەر خاک و ئاو مەزرای باوباپیرانت دەریش کراویت بەڵام پێغەمبەری خوا هەر ئاشتیەکات ئاشتیەکە بەندەکانیشی بە جۆرێکە هەندێک لە هاوڵەکان تەقەبولی ناکەن ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم علی بنووسە سوهەیلە فەرمێ جاخۆ من ئەگەر ڕەحمانم بناسیایە ئیمانم بە تۆیە ئەمە من خۆیان ناناسم ناوی ڕەحمان بێ پێغەمبەری خوا فەرمێ علی بنووسە بسمەک اللهم پێغەمبەری خوا فەرمێ بنووسە علی ئەم ڕێکەوتنە لە بینی محەممەد ڕەسوول الله و سوهێلی کوڕی عەمر و نوێنەری قوڕیشیەکان فەرمێ منووسە محەممەد ڕەسوول الله خۆ من ئەگەر ئیعتراف کەم تۆ پێغەمبەری خوای بۆ جەنگت لەگەڵاکەم و بۆ سڵح لەگەڵاکەم ئەفەرمێ علی بنووسە محەممەد ڕەسوول الله کە بکوژێنەوە بنووسە لەگەڵ محەممەدی کوڕی منووسە پێغەم محەممەد ڕەسوول الله بنووسە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه هەتا ئیمامی عەلی فەرمێ نایکوژێنمەوەی پێغەمبەری خوا دڵم نایە فەرمێ پیشانم بە کامەی خۆم یکوژێنمەوە یعنی ئەوان هەموو تەرکیزە لەسەرە تەرکیزە لەسەر ئەوەی خوێن نەڕژی ئاشتی نەک ئەوە هەر کۆمەڵە بەندی تایە کە ئەگەر ئاوا زاهیری سەیریەکەی لە نووری پێغەمبەرایەتیوە نیە هەمووی تەنەزولاتە بەس بۆەوەی خوێن نەڕژێ ئەفەرمێ ئەگەر یەکێک لە قوڕیشیەکان موسڵمان بوو بێ ئیزنی گەورەکەی و بێ ئەوەی حڕیاتی بەنێ موسڵمان بوو هات بۆ لای پێغەمبەری خوا و هاوڵان بۆ مەدینە قوڕیشیەکان دێن ئەیبەنەوە بێ پێغەمبەری خوا قسە نەکە باشە یعنی زۆر تەنەزولی تایە ئەوانە بەڵام ئەگەر یەکێک بە ئازادی خۆی چووە بۆ قوڕیشی ئەوان ئازاد بۆیە عومەر زۆری پێ ناخۆشە بێت و ڕای بێ لە ئەبوبەکر فەرمێ ئەمە چی ئەبوبەکر باشە ئێمە لەسەر حەق نین پێغەمبەری خوا نییە ئێمە موسڵمان نین ئەوان بێ باوەڕ نین ئێمە بکوژرێن شەهیدنی ئەوان بڵێ وایە ئەچێ بۆ لای پێغەمبەری خوایش تا پێغەمبەری خوا فەرمی من ئەزانم چیەکەم ئەوانە دواتر ئەبوبەکر عومەر پەشیمان بوویەوە و ئەفەرمێ تا مردم هەر ئاخێ بوو لە دڵما هەمیش جارە تۆ بەمەکرد خوا لێم خۆش بێ کە ئەو ئێترازم کرد لە ئیشی پێغەمبەری خوا نقطەی جەوهەری ئەم مۆزوعە لێرایە کاک عەباس ئەم سڵحەکە ڕووی داوە مۆر و تەصدیقەکەی لەلایەن ئەڵڵاوە لێ ئەدرێ کە پێغەمبەری خوا سڵحەکە تەواوەکە و ئەگەڕێتەوە دێتەوە بە مەدینە سوورەتی فەتحدا ئابەزێ قورئان فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا فتحنا لك فتحا مبينا سەرکەوتێکی گەورەمان پێبەخشید بۆیە هاوڵەکان تەعەجوبەکەن ئەفەرمون ئەی پێغەمبەری خوا ئەمە فەتحە ئەفەرمون بەڵێ ئەمە فەتحە ئەمە سەرکەوتنە بەڵێ ئەمە سەرکەوتنە قورئان بە سەرکەوتن سڵحی حودەیبیە بە سەرکەوتن ناوەبان لێرەوە ئاماژەیەکە بۆ ئەوەی هەموو موسڵمانانی جیهان باگوێیان لێبێ لە هەر کاتێک وەزع ئیستیقرار بێ وەزع ئەمن بێ ئاوەدانی هەبێ خۆشگوزەرانی هەبێ ترس نەبێ خۆف نەبێ ئەمن و ئاسایش ئیستیقراری هەبێ ئازادی و حڕیات هەبێ ئیسلام لە سەرکەوتنایە ئیسلام لە پێشکەوتنایە ئیسلام لە ترۆقتەشە نەکە حتا من
من وأزانم بشيك لأوهم فتنة العالم إيسا أنريته وبو مسلمانان لم ولاتك ولم لاتك ولم لا وكوملك تنرو دروسك لولا ولولا بالشيوي العالم دروسك بوي أو استقرار وأمن وآسايش وآزاد وحريات نبي خلق باوش كعب إسلام وبيتونا وإسلام بالشيوي العالم إسلامي دروس ذكري بهم جورك بوي خلق هم لإسلام بتوري هم لبرجته وصل للحق حقائق إسلام تبقاو بيخوينته بوي أما بسر كوتنا وأبري وقرآن دي سانه هروك وآيات بيشوكا أفرمي پروردگارتان أو پروردگار أبو هو الذي كف أيديهم عنكم وأيديكم عنهم ببطن مكة پروردگار أو پروردگارية كدستي أواني كوتاكر لإيوة كافران وأيديكم عنهم دسي وشي كوتاكر لأوان ببطن مكة من بعد أن أظفركم عليهم لكاتك هذا صلاش تتعلموا بسريانا بلام خوا دسي كوتاكر نأوان دسي أمشي بخيوني أوان نأيوة خوا نيوست في خوش نبو هو الذي كف أيديهم عنكم وأيديكم عنهم يعني أما زور بروني در أكوي كأم إسلاما أشتي بلاوكاتوا حبي بو أشتي هي رقيتي لشر إسلام رقيتي لشر إسلام حزي لأشتيه أجر بباوران دجمناتي ونك نصر إسلام تعدى لإسلام طبعا لقلوا داخل كان يقديسان هرب جمانه وجمانه خلكانێک هەر بە گومانن لەوەی ئیسلام پێیان یاشتی هەڵگرت بێ مسلمانان ئاشتی خوازبن بەڵێ یەمە بۆچی ینی ئەزانی بەچیا چونکە شتێکی لێرە یەمە ئاەتی زۆرمان هەیە بە ئاشکرا ئەوەمان پێ دەڵێ طبعا ئەوان لەو ڕوانگەوە ئەڵێن ممکنە بڵێن مادەم ئەوان ئەڵێن ئێمە مسلمانین و قورئان حەقە و يما عبدي خواين وخوا قرآني وناردين ومحمد بيغمبري خوايا وحق هر ام اسلامية غير ام حقيتنا به چي ترهبه اوان دلين مسلمانان ودلين ممكن وابير كانوا يما قالين حق هر ام حقية هر اسلام راسته اوي ايمان باسلام وقرآن او بيغمبري بيني اتشيتا بهشت بلام نالين للدنيا نابي غير اسلام ومسلمان ترهبه اول جياء لقيامتها خواهی گەورە جیای ئەکاتەوە چی ئەهلی بەهەشتە و چی ئەهلی دۆزەخ لە دنیا ئیسلام داوای لێ کردوین بە یەکەوە بژین ئاەتمان هەیە خواهی گەورە بە ئاشکرا پێمان دەڵێ چونکە کاک عەباس ئەوە کە ئەوان وا دەڵێن ئەو شەڕ و قیتالی کە لە ئیسلامە با بڵێن جیهاد لەسەر کوفر نییە ئەمە خاڵێکی زۆر جەوەریە بێ ئاگامان لێبێ جیهاد لەسەر ئیسلام جیهاد لە ئیسلامە إلتك كفري برامبر نية إلتك ظلمة جوانا أما زور نقطيك لو عندك لمسلمان ممكن اللي تكتب لتاريخها لشوي لك لحركة كيف صلى الله عليه وسلم لجيان وسيري خويا معاملي لقل معاملي لقل هكردون كواتا كابرا جولكية مسيحية هر دينية هي بو خوي آزادة خلق هي مسلمان يتأسلمتين قشتوها نص آيات القرآن بمعنى فرمي لا إكراه في الدين أفرمي زور لدينانية يعني حريتي خويتي كمسلمان دبي مسلمان نابي إخواني يفرموا مسلمان نابي بيكوجه لتشوا وتويتي يا فرمي أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين آيات أتبي زور كي إلا خلق بزور مسلمان كي فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر يعني أما أو لتكي آزادي خواهي دابا مروف چه ايوه با مسلمان بي چه ايوه با مسلمان نبيت هو الذي خلقكم خوا أو خواهي كمروفكاني خلق ردو فمنكم كافر ومنكم مؤمن خوا أو خواهي مروفكاني خلق ردو هنايوة يبون هيانا ليان در اتش كافرة هشيانا ليان در اتش كسيكي مسلمانة أي باشا برسيارك اللي راي كواتا أم كافرة وأم مسلمانة تو لسر حقيتو مسلماني وخواي خوت الدوزي وتو ديني حق الدوزيتو أو بيدين كافرة شون ما ملاب كين لقل يكا أو يكا قرآن فرمي هو الذي خلقكم من نفس واحدة أفرمي برورد أو آياتك سورة حجرات أفرمي خواي قورا يوي دروس كردوا يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى أي خلقنا أولا نيرومية دايك آدم باوك حوا خلقون وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا هزارها هوزو قوم قبيلة ودين اشتان تياب الله وبوتوا لتعاركونا لتحاربونا لتقاتلونا يكتري بكجنو يكتري بن بركان يكتري جنوسايد كان لتعارفوا
بەڵام لای خوا ئین ئەکرامەکم عیند الله ئەتقاکم چێ لە خواترت بێ لای خواوە بەڕێزە وەکو دنیا کە دیندار نییە کەیفی خۆیەتی لای خوا ڕێزی نابێسبینێ کەواتە لە دنیا ئینەوە سەر ئەو نقطەیە کە ئەبێ تعاروف بکەین یەکمان خۆش بووین لەسەر کۆمەڵێ مەبادی بە یەکەوە بژین جنابەت ئەماژەی جوانتدا کە لە قورآن و سونەتدا هاتبوون هیچ بنەمایشی تر هەیە کە ئیسلام تەرکیزی لەسەر بکات لە قورآن و فەرموودەیە بۆ بنیادنانی ئاشتی لە کۆمەڵگەیە بابنێ بەڵێ پێش ئەو بچمە سەر ئەو پرسیارەی جەنابەت وەڵام بەم و حەزەکەم ئاماژە بە دوو یەک نقطەی تری جەوهری هەیە لە مەسەلەی کە پیان ساڵ سەلەم چۆن حەزی لە ئاشتی بوو ئەگەر ئیزن بی دواترە چینە سەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ڕقی لە ناوی ناخۆش بووە ناوێک بۆنی شەڕ و ڕق و چینی لێبێ زۆر بێزار بووە بێ هەر ناوێک مانای خۆشی هەبوو بێ و بۆنی ئاشتی و هێوربوونەوە و ئەمنی دابێ زۆر حەزی لێ کردووە بۆیە لە فەرمایشدا هاتووە فەرمێ ئەقبەح الئەسمائی حەرب ومڕە ناخۆشترین ناو لای خوا ناوی حربە و ناوی مڕە تاڵ شەڕ و تاڵ پێغەمبەر سەڵام حەزی لەم ناوانە نەکردووە بۆیە جاهیلیەکانی عەرەب پێش ئیسلام زۆرێک ناوی حربوشتیان ئەنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی زۆرێکیانی گۆڕی لە موەطەی ئیمامی مالیک داهاتووە لە یحیای کوڕی سەعیدەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی چی ئەو وشترەمان بۆوە دۆشێ ئەفەرمێ پیاوێک وتی من فەرمووی مەسموک ناوت چییە فەرمووی مڕە وتی ناو مڕەیە فەرمووی ئیجلیس دانیشە تۆ نا فەرمووی چی ئەو وشترەمان بۆوە دۆشێ فەرمووی مەسم و فەرمووی ناوت چییە وتی حەرب فەرمووی ئیجلیس توش دانیشە توش بادایە شیرمان ناوێ و حەربمان شیرمانایە پاشانە فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی چی ئەو وشترەمان بۆوە دۆشێ ئەفەرمووی پیاوێک گاوتی من فەرمووی ناوت چییە فەرمووی یەعیش ژیانەوە فەرمی دەوی دۆشە بۆمان ئەمە یعنی ئەوەمان حتا لە هاتووە لە مسندی ئیمام ئەحمەد هاتووە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی عەلی کە ئامۆزایەتی و زاوایەتی فاتمەی کچی پێداوە ئەفەرمێ کاتێ ئیمامی عەلی و فاتمە یەکەم مناڵیان بۆ حەسەن ئیمامی عەلی هێنای بۆ لای پێغەمبەری خوا دوعای بەسەرا بخوێنە ئەوانە فەرمووی ناوە حەرب ئەمە لە مسندی ئیمام ئەحمەد هاتووە پێغەمبەری خوا فەرمووی ناوێنین حەسەن باشە لە ڕیوایەتەکە فەرمێ کە حوسەینیش لە دایک بوو بە هەمان شێوی ئیمامی عەلی هێنای فەرمووی ناوێنێم حەرب پێغەمبەری خوا فەرمووی ناوێنین حوسەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕقی لە جەنگ بووە حەزی لە شەڕ نەبووە بۆیە لەمەوە تێگەین کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە ئەوەی کە بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کۆمەڵێ باست لەوە کرد ئایا چێ مەقەوماتی یا مەبادیئە یا ئەساسێک هەیە بۆ تەعایش و پێکەوە ژیان و سەلام خاڵمان زۆرە بەڵام چەند خاڵێک بە کورتی ئیشارەتی پێکەم یەکەم ئێمە بێوە بزانین هەموو مرۆڤایەتی لە ئەساسە لە یەک باوکو دایکەوە هاتووە یعنی ئەتوانین بڵێن ئێمە هەمومان براین لە ئینسانیەتە هەروەکو چۆن مسلمانان لە ئیتاری خۆیانە برای ئیسلامەتی و دینداری و ئیمانین بەڵام لە چوارچێوە فراوان و گەورەکە ئێمە وەکو مرۆڤایەتی هەموو براین ئەسڵەکەمان باوکە ئادەم و دایکە حەوایە يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى ولا باوكو دايك وهاتون باوكو دايك وهاتون آدم وحوان يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها پروردگارش جل جلاله كاتي باز لبيغمبرانا كازوري كان ببراي قوم كان ينايوانا با وإلى عاد أخاهم هودا أفرمي ناردمە هود پێغەمبەرمان نارد بۆ لای براکانی خۆیان کە قەومی عادە کەواتە ئەگەر چی خۆ قەومی عاد ئیمانیان بە هود نەیەنە عەلەیهی سەلام نهاتنە سەر دینی خۆش تەفروت و ناشی کردن بەڵام قورئانە فەرمێ برای خۆیانمان بۆ ناردن یعنی برای ئینسانیەت یەک عەشرەتن یەک تیرەن برا کەواتە ئێمە لەوا کە هەمومان ئینسانین کە هەمومان ئینسانین لە یەک ئەساسەوە هاتوین لەوە ئەمە خاڵی مشتەرەکە لێوانمانە کە لەسەری بژین و خاڵێکی کە ئەبێ هاوکاری و محەبەت و خۆشەویستی لە نێوانماندا هەبێ هاوکاری خۆشەویستی لە نێوانماندا هەبێ و خێرمان بۆ یەکتری هەبێ ئاەتمان زۆرە لەم بابەتە ئەحادیثمان زۆرە ئیرحەموا من فی الأرض یرحەموکم من فی السەما من فی الأرض هەر کەسێ هەیە پشیلەیەک ئەگەر سجن بکرێ ئافرەتەکە ئەچێتە باشترە ئافرەتێکی بەغیە خراپەکار
لە فەرمایشتە ساحات و لە بەنی ئیسرائیلیەکان کاتێ دەچێ دوو لە ڕووی بیسەر و بینەرانی بەڕێز کاتێک کەوشەکە بە کەوشەکە ئەچێتە ناو بیرەکەەوە بە کەوشەکانی پڕەکە لە ئاو دێتە دەرەوە ئەیدا بە سەگێک لە قەراقی بیرەکە سەگەکە تینوێتی ئەفەرمێ خوای پەروەردگار لەبەر خاتری ئەوەی ڕەحمی بۆ و سەگا هاتەوە ئەوایی پێ خوای گەورە لەبەر خاتری و لە ئافرەتە خراپەکانە خۆش بوو ئەبێ هاوکار بین حتا بۆ بێگیانەکانیش ئێستا هەندێک کەس هەیە ڕێز و حرمەتم هەیە لە لێواری ئیسلامەتیان لە ئیسلام تێنەگەشتووەڵە چۆن من لەگەڵ بێ باوەڕ و بێدینێکا چاکە کار بوو و چاک وەخیکەم ئەو هەر ئیمانی بەخوانیە لەوە چێ داروبەرد بپەرستێ لەوە چۆن من لەگەڵ یا مەرحەبایم هەبێ لەگەڵ یا و سەلامی لێ بکەم و بچمە لای و یا ئەگەر نەخۆشی هەبێ و یا چاک بووم لەگەڵ یا بەڕێزم نەسی ئاەتی قورئانە فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين أفرمي خوا دستان ناقري نهيتان ليناكا كأيوة شاك بن لقل أوانا كالسر دين ناتان كوشن شرطان لقلاناكن ودرتان ناكن لسر خاكو آيو خوتان خوا دستان ناقري لقل أمانا تبروهم شاك بن لقل يعني چي برایەتی و ئینسانیەتی و کەواتە کاتی ئەوەیە ئەم پرسیارە بکەین جەنابی مامۆستا یعنی ئیسلام ئاشتی بۆ مرۆڤایەتی ئەوێ نەک تەنها بۆ شوێن کەوتوانی وایە بە تەئکید بێشک ئەو ئیسلامی کە ئاینی پیرۆزی ئیسلام داوایەکە ئەوێ هەموو سەرزەوی لە ئاشتیا بژی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئاشتی هاتووە بۆ برایەتی هاتووە بۆ تەسامح هاتووە ئاینی چاوپۆشیە ئاینی سڕینەوەی بەرامبەرەکان نییە لوتکەی حڕیا دێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە زمانی خلافەتی خوای لە چەندی 38 هیجریای وازدام کاتێک کە ئەچێتە فەڵەستین و ئەچێتە کەنیسەی قیامە قەشەکە گەورەی کەنیسەکە خوڵکی ئیمامی کاتی بانگە بێ خوڵکی ئیمامی عومەرەکە ئەمیری موسڵمانان کاڵێ بانگی یا و ئێوەش کاتی نوێشتانە وەرە ژوورەوە لە کەنیسەکان نوێش بکە ئەوژە فەرمێ بیرەکاتەوە فەرمێن نە دوای من مسلمانان بە غەڵەت تێگەن ئەڵێن ئەمە ئەمیری مسلمانان نوێژی تیاگردووە لێتانی داگیرەکەنونا یعنی خۆتانە پیرۆستان بێ یعنی ئەمانە مەبادی ئەم تێگەشتنە قوڵانە لە ئیسلام لوتکەی حڕیاتی هێناوە ئەڵێ من حەقم حەق هەر ئەمەیە هەر ئەمە ڕاستیە قبوڵیەکەی باشە قبوڵی ناکەی تۆ لە ماڵی خۆت و من لە ماڵی خۆم مەیە سرم نایەمە سرت بۆ خۆت بە ئاشتی بژی لە چوارچێوەی دەوڵەتی ئیسلامیا بووی دەستوری کۆمانەکاتەوە وەکو دەستوری مەدینە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چووە مەدینە یەکێ لە ئیشە گرنگەکانی دەستوری مەدینە بوو بۆ ئاشتی و پێکەوە ژیان کە چەنەها تیری قوڕیشی تیا بوو للمسلمين دينهم ولليهود دينهم وإن يهود بن عوف أمة مع المؤمنين أما هم بنودي صلح وآشتواري دستوري مدينة يعني جولك لمدينة لقل بيغمبري خواجياوه دولة إسلامي جبوه تقوصاتي خوانا نجيب جي كردو أوانا إسلام ديني أشتيا ديني الرحمة ديني بزية وخالجيك چاو بوشي مبادئي بيك وجيان وأشتي لإسلاما رعاية حقوق يكتري أقام ما فكاني يكتر به چاو بوشي ووالام دانوي خرابة بچاكا ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فمن عفا وأصلح فأجره على الله أو آياتي جترة يعني همو بأمانة بعض لوئكا كإنسان چاو بوشي بكا ليبوردي بوا أقين النتيجة وازن هنان لمسألة عنف وازن هنان لتعصب ديني وازن هنان لمسألة تعصب مذهب تعصب أحزاب تعصب أوي خوت وحر أوي خوت بحق بزاني وهمي بباطل بزاني بتايبتي أما بشيويكي تر بلين للمجتمعات الإسلامية أحزاب لبيني خويانا أما نوع ما ليكا زياتر بيكو بجين أشتي برقرار بي بو چارە سەرکردنی گرفتەکانی نێوانمان ئەحزاب خەڵکی بەعام بەگشتی دووەل پەنابردن بۆ حیوار پەنابردن بۆ لێک تێگەشتن نەک پەنابردن بۆ توندوی تیژی ئەمەش ئاشتی بەرقرارەکە چونکە لە بوونی ئاشتیە هەمومان قازانجەکەین و لەسەر و هەموو ئیسلام و ئیسلام
ئیسلام تەشەنەیەکە لەسەر و هەمووی و ئیسلام بڵاوەیەکە ئیسلام زیاتر و جوانتر ئەگا وڵات ئاوەدان ئەبێتەوە بەرەو بژان بەعکسەوە لە شەڕا ئەوش دەستکەوتانە بەدی نایەن. کەواتە مامۆستا بەڕێز لە کۆتایی بەرنامەکە ینی حەزەکەم ئەمە دووپات کەمەوە یان پرسیار بکەم کە تەرکیزی دین ئەم هەموو تەرکیزەی دین لەسەر ئاشتی لەسەر چەسپاندنی ئاشتی لەسەر مامەڵەکردن لەگەڵ ئاشتی بە ئامانجی چییە؟ بە ئامانجی کۆمەڵێشتە یەکەم لە ئاشتیە خۆی وەکو لە سەرتاوتم ئاشتی ئەسڵە ئیستیقرار ئەمن ئاوەدانی ئەسڵە شەڕ وەڵامدانەوەی بەرامبەر حاڵەتێکی تاریئە ئەبێ ئەم ئەسڵە تەرسیخ بکرێ و بچەسپێ لە ناو مجتەمەع و کۆمەڵگەکانە بەوە یەکەم ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر ئەگا بە دەوروبەر لە زەمەنی سڵحی حودەیبیە کە بۆ 10 ساڵیش بوو کەچی 2 ساڵ و ئەوەنەی خایان هەموو وەفدەکان لە دەوروبەرەوە هاتن بوون بە مسلمانان دەستکراوە بوون بۆی بە ئازادی بتوانن دین بگەێنن لە بوونی ئاشتی و ئیستیقراری وڵاتانە ئیسلام زیاتر ئەگا وەکو ئاماژەشم پێکرد من واگومان ئەبم بەشێک لەم فیتنە لە عالەمە ئەنرێتەوە بەتابەتی لە دەوڵەتانی ئیسلامە بۆ ئەوەیە تەشویهی ئیسلام بکرێ و مسلمانان نەتوانن بە ئازادی و بە ئیسراحەت ئەو ئیسلامە هەیە بیگەنن بە عالەم کەواتە لە بوونی ئاشتیا ئیسلام تەشەنەیەکە ئیسلام زیاتر ئەگا خەڵکی زیاتر ڕوەکاتە ئیسلامەتی ئەمە بەشێکی تریش وڵات بەرەو گەشە ئەڕوا وڵات بەرەو ئابوورێکی بتەوە ئەڕوا ئەتوانی باشتر کۆمەڵگە بتەوکەی با بڵێن گەنجەکان پەروەردە بکەی ئوسرە پێک بێنی کۆمەڵگەیەکی محکەم پەروەردە بکەی هەم لە ناحیەی ژیاری و حەزاریەوە وڵات بەرەو پێشکەوتن بڕوا اقتصادی ئەو وڵاتە گەشە بکە ئەمانە هەموو لە پاڵ تەعلیم فێربوون زانست زانیاری تەکنۆلۆژیا ئەمە هەموو لە جەوێکی ئارام و ئاشتی و هێوری و استیقرارا دێتە دی بەڵام خۆت دەزانی بە عکسەکەی بگرە لە جەوی شەڕ و ئاژاوە هەموو ئەمانە تەدمیرە بن مەواریدی مالی و هەمووی سەروەتی وڵات هەمووی بەهادەر ئەڕوا وڵات هەژاری تێکەوێ نەخوێنەواری تێکەوێ بەرەو داڕوخان ئەڕوات کەواتە زۆر گرنگە ئێمە ئاگامان لەوە بێ کە ئاینی پیرۆزی ئیسلام داکۆچی ئەوە کات کە ئێمە هەمیشە ئاشتیمان خۆش بێ بەرەو ئاشتی بڕۆین باڵی ئاشتی ڕاکێشین بۆ بەرامبەرەکانمان و ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ئاشتیایە حەزی لە ئاشتیە شوێنکەوتوانی هەنداوە بۆ ئاشتی وەڕقیەتی لە شەڕ و ئاژاوە و بشێوی زۆر سپاس دەکەین مامۆستا بەڕێز عەزیزمەندای کاتمان گرتی سپاس دەکەم کاک عەباسی بەڕێز خوای گەورە هەموو لایەک موفەق کا و جارێکیکە پاڕێمەوە خوای گەورە لەبەر خاتری ناوی جوان و لەبەر خاتری اسمی عەزەمی هەموو مسلمانان و میلەتی کوردی بە تایبەتی ئەم خاک و ئاوە جوانش لە ئەم نەخۆشی و دەرد و بەڵایە بپارێزێ ئینشاءڵڵا و بە سەلامەتی بەسەرمانە تێپەڕێ جارێکیکە دەستخۆشی بۆ ئێوە والسلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام. برز دكتور نصر الدين توفيق عنبي زانا يعني زور بخير بن. بينا برز وخوشويستەکان هاتینا کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تا بە گەیشتنەوەیکی تر بە خواتانە سپێری. دەست خۆش بێ. سپاسانەکەم.